لەنگایەکدا بارەستی سەرسەرکردنی و کێشانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە شارەکە سەریان هەڵداوە وەفدێکی یەکێتی سەردانی بەغدا دەکات و لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی عێراق کۆ دەبێتەوە. لەو پەڕی مەسوولێتەوە ئێمە بۆ چەند مەلەفێکی گرنگ دەچین مەلەفی کەرکووکە بەگشتی و مەلەفی کەرکووکیش بریتە لە چەندین مەلەفی دیکە لە نێو ئەو مەلەفانەیە کە کێشەی ئیداریمان هەیە کێشەی سیاسی و ئەمنی و سەربازی و کەوەکو ئاماژەم پێ کرد ولایەکی دیکە ئێمە دەمانوێت بەڕاستی چیتر کەرکووک نەبێتە سوتەمەنی لە نێوان ئەم دوو حکومەتە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ئیتیحادی هەرچەند پەیوەندیەکانی نێوان ئەم دوو حکومەتە خراپ بووە بە نەتیجەم ناوچەکانی دەرەوەی کوردستان ناوچە کێشە لە سەرەکان و خەڵکی ئەم منتیقەیە ئێمە باجێکیمان داوە دەمانوێت بە حەقیقەت شێوازێک لە خۆشگوزەرانی و شێوازێک و ڕێگە چارەسەرێک بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ پێکاتەکانی دیکە لە کەرکووک و دەمانەوێت متمانەیەک دروستکەین لە نێو پێکاتەکانی دیکەی کەرکووک و لەگەڵ تورکمان لەگەڵ عارەب و کورد و ئاشور و تەجروبە هەڵەکانی پێشووتر جارێکی دیکە دووبارە نەبێتەوە لەم شارە بۆ ئەوەی بتوانین ئیدارەیەکی جوان لەم شارە پەیڕۆ بکەین و هەموو خەڵکی کەرکووک و پێکاتەکانی کەرکووک بەحەسێنەوە تیرە. لیژنەکان دەست بەکارن ئێستا لیژنەی یاساییمان داناوە لیژنەی بەدواداچوونمان داناوە لیژنەی ئەمنیمان داناوە هەموو لیژنەکان دەست بەکارن و کارەکانی خۆیانەکەن بەڵامەتەوە کاری لیجانە پێویستە کۆ بکرێتەوە و اتفاقەکانمان وایە ئەو لیژنانە شتەکان بۆ ئێمە کۆکەنەوە و حازریکەن ئەوەی لێرە چارەسەر کرا و ئیشی لەسەر بکەین لێرە ئەیکەین ئەوەی لێرە نەکرا لە بەغدا ئەرکی ئێمەیە ئەو پرسانە بجوڵێنین و بەدواداچوونی بۆ بکەین ئێمە لە حیواری بەردەوامان لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکانە و بەتەماین کۆی ئەو کارانەی کە کۆمان کردوتەوە بەڕسمی لەو ڕۆژانەیە لە ڕێگەی وەفدێکمانەوە بە حکوومەتی عێراقی ڕابگەێنین بە حکوومەت و لایەنە سیاسیەکانی عێراقی ڕابگەێنین. کادرێکی پێشکەوتو یەکێتیش ئاماژە بازیێندای سەردانیە وەفدە بۆ بەغدا دەکات و ڕای دەگەیەنێت یەکێتی بۆ وەراستیە کار دەکات کێشەکانی کەرکووک چارەسەر بکرێن. لایانی کەم بەشی لەو ئستقاقاتانی کە هەی بووە بیگەڕێنینەوە ئەویش بە سەردانیکردنی بەغا لەگەڵ حکوومەتی عێراقیە و لەگەڵ سەرۆکی پەرلەمانەکانی سەرۆکی کورد لە گەورەکانی ناو پەرلەمانی عێراقیە و لەگەڵ سەفاری ئەمریکا و سەفاری ئێرانیە بە بۆی گفتوگویان لەگەڵاکەن لە پێناوی چارەسەرکردنی ئەو کێشە نەخوازداوانی کە لە شاری کردکایەوە ئێمە هەر بە مەشەوە ناوەسین بەردامی کاری کەشمان هەیە بۆ بەردەوامبوون لەسەر ئەوەی کە کورد لەم شارە لەسەر پێگەی خۆی بچەقێت و بە هیچ شێوەی شارە بەجێ نەهێرین چونکە ئەم قۆناغی ئێستاوە ئەخوازی ئێمە مانەوەمان لە شاری کەرکووک بە مەسلەیەکی نەتەوایەتی گرنگ لە قەڵەم بدەین لەبەر ئەوەی ناکرێت شارەکە بۆ خەڵکی کە چۆڵکەین چووکە چۆڵکردنی شارەکە لە قانزاجی کورد و پێکهاتی کوردیان نیە بەڵکو ئەوە چۆڵکردنی لە قانزاجی لایەنەکانی بەرامبەرمانە. بە پێی زانێرەکانی کورسات نیوز وەفدەکە یەکێتی لە بەغدا لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی عێراق و فراکسیۆنە گەورەکانی ناوەنجومەنی نوێنەران و باڵوێزی ژمارەیەک وڵات کۆ دەبێتەوە بۆ گەیانی کێشەکانی کەرکووک بە هەمولایەک و دانانی پلان و بەرنامەی پێویست بۆ چارەسەرکردنیان. یەکێتی کێشەکانی کەرکووکی پۆلیان کردووە و لە ڕێشاندێکەوە کێشەکانی کەرکووک دەگەێنێتە ناوەندەکانی بڕیار لە عێراق بۆ چارەسەرکردنیان بە پێ و دەستورەی کە حکوومەتی عێراق هەمیشە زەختی لەسەر دەکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.